هذا دوتو بوصني هەر وەک لای جەنابتان ڕوون و ئاشکرایە کە جیهان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دەناڵێنێ و کوردستانیش بێبەش نەبووە لەو ڤایرۆسە دوای هەڵ و ماندووبوونێکی زۆر کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە ئاسانکاری کردووە بۆ کۆمەڵێ دوکان و دوکاندار کە کراونەتەوە ئێمەش وەکو خاوەنی خواردەمەنیەکان من وەکو خاوەنی خواردەمەنی ئەمەوێت پەیامی خۆم بگەێنم بە دەسەڵات بڵێم دوکانەکانی ئەمە پراوێز مەخەن ئەمانەوێت ئێمەش دوکانەکانمان وەکو هەموو دوکانەکانی تر بکرێتەوە و ژیان ئاسایی بێتەوە چێتەوە سێ ڕێچکەی جارانی خۆی زیاتر لە 150 دوکانین کە بە چێشخانە و چایخانە و خواردەمەنیەکانەوە ئەم گردبوونەوەمان ئەنجام داوە بۆ ئەوەی کە بەیامێکی جوان بگەین بە دەسەڵات بڵێم چیتر ئیتر دوکانەکانی ئێمەش پراوێز مەخەن ئێمەش خاوەنی عایلەین خاوەنی ئەوەین کە بتوانین بژێوی ژیانمان لەسەر ئەو دوکانانە پەیدا دەکەین و بژێویەکەمان لەسەر ئەوەیە بۆیە داواکەین لە دەسەڵات کە بەدەم داواکاریەکانمانەوە بێ و ئێمەش جارێکی تر پراوێز نەخرێن و قەدەغەکردنی هاتوچۆ تەنانەت ئەگەر لە شارەکانی شانەبێ بۆ بینی شارەکان تەنانەت لە قەدەغەکردن لە هاتوچۆی ناو سنتەری شارەکان هەڵبگیرێ بۆی ئێمە چینەوە سەر ژیانی ئاسایی خۆمان.